هەموو ئەمڕۆ دژی داگیرکاری کۆ دەبینەوە لێرە ئێوەش بەردادن تێیدا بێدەنگبوون بەرامبەر داگیرکاری دەوڵەتی تورکیا تەسلیم بوونە ئێمە تەسلیم نابین. ئێستادا شەڕێکی گیران تەواوی کۆمەلگای مرۆڤایەتی لە ئاستی بڵندیدا بەڕێوە دەچێت. ئەو شەڕش بە شەڕی جیهانی سێم بەناو دەکرێت. هێزەکانی دژبەکەلی کوردیش ئەخوازن سوود لەو ئاڵۆزی ناوچەکە ببینین لە چوارچێوەی پلانێکی گشتی ژینۆسایی گشتی لەسەر گەلەکەمان لە هەر شوێنێکی کوردستان بەدەستی داگیرکەران بەڕێوە دەچێت. ئەو داگیرکاریش لە باشووری کوردستان پێناوەتە قۆناغێکی مەترسیدارەوە. لەلایەک خاکەکەی داگیر دەکرێت و خەڵکەکەی بەناحەق شەید دەکرێن و لەلایەکی قوڵت و بژێوی بەرامبەر ڕەنجی خاکەکەی دەسووتێنرێت لە کەرکووک و گەرمیا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و عێراقیش نەکەر بێدەنگێت بەڵکو بێخەمن و باکیشان نییە. لە هەڵمەتێکدا لە هەمان کادا کۆمەلگای نێودەوڵەتیش بێدەنگیان هەڵبژاردووە. لە هەموو شەرمەزارتر ئەوەیە حیزب لایەنەکان بە میدیاکانیان لێ بێدەنگێت. گەرچی دەوڵەتی تورک بە بیانووی بوونی هێزەکانی پەکەکە دەستی بە هێرشی داگیرکاری کردووە، بەڵام دەبێت هەر کەس و لایەنێک بزانێت ئەوە ڕاست نییە. ئەوانەی لە شیلاتزێت دێرەلوک بامەڕنێ گادش زارگەلی کورتێک باڵیان شەهید بوون بەدەستی تورکیا گەریلا نەبوون، تەنها تاوانیان ئەوە بوو کورد بوون. خۆ ئەو زەویانەی کە گەنمەکانیان دەسووتێنێ پەکەکە نین، جوتیارەکانیش پەکەکە نین. ئەوەی ڕاستە و پێویستە بزانین ئامانجی دەوڵەتی تورک تەنها پەکەکە نییە، بەڵکو دژایەتی کوردنی هەموو کووردە و داگیرکردنی هەر شوێنێکی کوردستانە، بە تایبەتیش باشووری کوردستان. خەونی چەندین ساڵەی دەوڵەتی تورکیا یەک لە دوای یەکانی دەسەڵاتی دەوڵەتی تورک ئەو داگیرکاریە تەنها ناوچەکانی برادۆست و سیدەکان و خواکوڕک نابێت، بەڵکو ئامانجی دەوڵەتی تورکیا زۆر لەوە گەورەترە. ئەگەر ڕێگری لێ نەکرێ پەیامی سەرانی تورکیا لە هەولێر بۆ کەرکووک چیاکانی کوردستان نیشانی بێباکی ئەو دەسەڵاتەیە بەرامبەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان، بەرامبەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان نەک هەرەڵوێستیان نییە، بەڵکو تەواو تەسلیم بوون. دەیانەوێت ئەم بێدەنگیە بسەپێنن بەسەر کۆمەڵانی خەڵکدا. لێرەوە دەمانەوێت ئەو بابەتە گەلەکەمان دنیاش بە داگیرکاران بڵێن ئێمە لێرە هەر هەین و ڕێگە نادەین هیچ زیانێکی داگیرکەران کە هەزاران نزیکی نرخ و بەهای ئازادی گەلەکەمان بێتەوە کە بە خوێنی دەیان هەزار شەهید و تەواوی تێکۆشەرانی گەلەکەمان بەدی هاتووە. ئێستاش ئێمە لە پێناو پاراستنی نیشتیمان و گەلی خۆمان ئامادەی قوربانین و بەردەوام دەبین لە تێکۆشان. بانگەوازی گەلەکەمان و خاوەن لە خەڵک و نیشتیمان دەردەکەوین. ڕێگە بە هیچ داگیرکاریەک بانگەوازی تەواوی خەڵکی کوردستان و خەڵکی ڕۆشنبیر و کەسی سیاسی مامۆستای ئاینی ئەکادیمیا پێشمەرگەی دێرین هەموو عەشرەتەکان و گەنجان و ژنان هەموو خەڵکی خاوەن هەڵوێست ئەکەین لەو بەهاو نرخە خۆتان دەرکەون دژی داگیرکاری بوەستنەوە. ئەم نیشتیمانە کە بە خوێنی دەیان هەزار شەهید ڕزگار کراوە جارێکی تر ڕێگە نادەین داگیر بکرێتەوە. دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئاگادار دەکەینەوە لە ئاستی داخوازی گەڵدا بن و داگیرکار دژی داگیرکاری. دەسەڵاتدارانی عێراق ئاگادار دەکەینەوە بەپێی یاسا و ڕێسا نێودەوڵەتیەکان بەپێی یاسا و دەستوری عێراق هەڵسوکەوت لەگەڵ داگیرکارانی تورکیا بکەن و ڕێگە مەدەن بە داگیرکاری باشووری کوردستان. باگەوازی بەڕای گشتی نێودەوڵەتیەکەین ڕێگری لەو سەرکێشەی داگیرکاریانەی دەوڵەتی تورکیا کەنەوە کە بە داعش بۆی نەکرا ئەخوازێت لە ڕێگەی داگیرکاری باشووری کوردستانەوە داگیری بکات. بانگەوازی لە تەواوی گەلەکەمانەکەین لە هەر چواربەشی کوردستان هەڵوێستی یەکریزی و یەکێتی نەتەوەیی و هێز ببنە هێزی فشار لەسەر داگیرکاری. تەنها ڕێگە بە ڕوبەڕووبوونەوەی داگیرکاری و هەڵوێستی یەکێتی نەتەوەییە. با هەمومان بەشدار بین لەو تێکۆشانە بەرامبەر داگیرکاری بڕیاری بەرخودانی بدەین. نابووە داگیرکاری برادۆست. بۆ دەرەوە دەوڵەتی تورکیا بۆ دەرەوە سوپای تورکیا بۆ دەرەوە سوپای تورکیا بۆ دەرەوە سوپای تورکیا بۆ دەرەوە. تێرم نەک ئەنجومەنی وەزیران کە بەدەست کۆمەڵە حیزب و کۆمەڵە بنەماڵە مافیاگەرەوە ئەو قات و کوڕێ ئەو کۆمەڵکوژیای ئەو برسیەکەی ئەمڕۆ لەم کوردستانە ئێمایە تاوانی خۆمانە بێدەنگی خۆمانە ترسنۆکی گەلی ئێمەیە ترسنۆکی ئەو بنەماڵانەیە کە تیامانە نییە دەیان شەهید بەلایەنی کەمە دەیان بریندار و زەمانی لەگەڵ قوربانی نەبێت